قسەواز و گفتگۆکردنە لەسەر یەکێک لە بەرهەمە یەکێک لە خانوادەنگ خۆشەکانی نێگۆرانی موزیکی کوردی ئەویش هونەرمەند لەنجا عەلیە. بگومانەوە کە زانین کە دەستپێکی کاری خاچوو لەنجا بەوتنەوەی بەشێک لە گۆرانیەکانی مامۆستا بە بڵێن بۆ گۆرانی فۆلکلۆریەکان بووە، بە تایبەتیش گۆرانیەکانی مامۆستا محەممەدی ماملێ بگومان کاری لەسەر بەشێک لە گۆرانی وتنەوەی گۆرانیەکانی ئەو کردووە، بەڵام زۆر جاریش بابەتە جیاوازەکان ئەبین لەناو هونەرمەندانەوە تاقی ئەکرێنەوە و وتنەوەی گۆرانیەک بە زمانێکی تر یاخود بە لەهجەیەکی ترە بینین کە ئەمە هەموو کاجێ قسە و باز بە دوای خۆی هێنێ و خاتوو لەنجەش هەمیشە کارە جیاوازەکان و هونەرە جیاوازەکانیش بگومان بە دەنگی خۆی تاقیەکاتەوە. لە ئێستا نوێترین بەرهەمی خاتوو لەنجە لەگەڵ کۆمەڵێک لە گۆرانی بێژی هندیایە کە وتنەوەی گۆرانێکی هندیە بێگومان بڵین کاری کلیپی بۆ کراوە و کارێکی جیاواز و نوێیە. خاتوو لەنجەش ئاماژەی پێوە کردووە لە تۆڕی کۆمەڵایەتی تایبەت بەخۆی کە ماوەی نزیکەی ساڵێکە سەرقاڵی ئەم بەرهەمن و لە ئێستاە بڵاو کراوەتەوە. پێکەوە بەشێک لە کلیپەکە بینن فەرمون.